هەردارێکی پشکوتبی و کوڵوکەی دابی لە ناوچوو نەما. درەنگانی دوێنێ ئێوارە و شەوی ڕابردوو شەپۆڵێکی بەفربارین سنووری باڵەکایەتی گرتەوە بەشێک لە گوندەکان سپی پۆش بوون. ئێستاکە لە وەرزی بەهارداین کاتی گەشەی دارەکانە و کاتی گوڵگرتنی دارەکانە. جا لەگەڵمان بن بزانین ئەم بەفرەی دوێنێ شەو چ کاریگەریەکی هەبووە لەسەر بەرووبوومی کشت و کاڵی لەم سنوورە و چ دارێک زیانی پێگەیشتووە. مامساڵە ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی ئەم بەفرەی کە ئێستا هاتووان لە وەرزە دێت ساڵانە چ زیانێکی هەیە بۆ بەرووبوومی کشت و کاڵی؟ بەخێربێن سەرچاوم هەڵبەتە وەختی بەفرێ نەمایە ئەو بەفرەی کە لە شەوی ڕابردووە زەنابەت ئیشارەت پێدا زەرەر و زیانێکی زۆری لێداین. هەردارێکی پشکوتبی و کوڵوکەی دابی لە ناوچوو نەما. بەرهەمی ئەو ساڵی فەوتێنی بەرهەمی هەو ساڵە فەوتێنی حتمەن ئەوەشیشی خوای گەورەیە مەسەڵەن ئەگەرنا لەو ساڵ لەو کاتەیدا بڵێ چاردەی چار ئەو وەختی ئەو شەختە و بەندەی سوبحان الله یعنی نەبووە. ساڵان ڕابردوو هەبوو لەو کاتەی بەفربیان بۆ شێوێ سارد هەبووە بەڵام کەمتر ینی پاریش بەحقەت پاریش هیچی نەهێشت ئەوەی پشکوتە بوو مەسەلەن قەیسی خۆخ هەلوکە گوێز پارگوێزیشی فەوتاندن بەڵام هەو ساڵ ئەوەی کە نەپشکوتبی ئیسەلامەتە. ئەو ساڵ چ دارێک چ بەرووبوومێک زیانی پێگەیشتە بە زۆری؟ قەیسی خۆخ هەلوکە ڕەنگە هەرمیش هەندێک ئەوانی کە پشکوتە بن و کڵوکەیاندابی مەسەڵەن ساوە هەنجیرە و هەنجیرە هیچ تەسیری لێ نەکردی لەبەرەوەی کۆژی دەرنەکردیە گوێز هەرە سەلامەتە بەڵامەوانی دی هەموو فەوتان. بەگشتی لە سنووری باڵەکاتی بەفرهات بەس ئەوەندەی زانیاریت هەبێت لە چ گوندێک یاخودبوون لە شوێنێک زیاتر زیانی هەبوو بۆ بەرووبوومی کشت و کاڵی لەم سنوورە بەگشتی؟ ئەو گوندانەی کە بڵێن وەردە و ناوەندە و گوندە ژۆر و دێڵزە و دا بڕۆ لە لای سەرێ ئاگاشم لای قەسرێ وەڵزیە و بڵێن بەری کۆسرەتان نییە بڵێ بەری سەکران بەڵام بەحام وەک جەماعەت باسەکە لە هەمووی زەرەر و زیانیادایە. بەفرەکە بۆ دووتاران خێر و بەرەکەت نەبوو ئێستا؟ هەڵبەتە ئەمە هەر ئەڵێن خێر و بەرەکەتە چونکە ئەوەی ڕەب العالەمین بیکە پێشوکرین ئەوەش بێ سەبەب نییە حتمەن.